تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. محمد صلى الله عليه وسلم ڕەوانەکراوی خوایە، ئەوانەش کە لە خزمەتی دان و شوێنی کەوتون توند و تیژن بەرامبەر بێباوەڕان و بە بەزەی و میهرەبانن لە نێوان خۆیاندا، دەیان بینیت سەرگەرمی نوێژ و خواپەرستین، کڕنوش و سوژدە دەبن، هەردەم ئاواتیان بەدەستێنانی ڕەزامەندی و پایە بەرزیە لە لای خوا. نیشانەی چاشی و پاچیان لە ناوچاوانیاندا دیاریە و دەدرەوشێتەوە لە ئەنجامی سوژدەبردن و خواپەرستیاندا. جا ئەو بەڕێزانە ئەوە نمونە و پێناسەیانە لە تەوراتدا، نمونە و پێناسەشیان لە ئینجیلیشدا وەک ڕۆچێک وایە کە لە سەرەتاوە چەکەرە بکات، جا چەکەرەکەی بەهێز کردبێت، پاشان ئەستور ببێت و ڕابوەستێت لەسەر قەدەکەی، ئەوەندە زوو پێ بگات گەشتیارەکان سەرسام بکات و پێیان سەیر بێت چۆن وا پێگەیی، چۆن ئاوا خۆی گرت. ئەم پێناسەیە بۆ ئەوەیە خوا کافران داخ لە دڵ بکات. جاخوای باڵادەست بەڵێنی بەوانە داوە کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە کە لێخۆشبوون و پاداشتی گەورە و بێ سنووریان پێ ببەخشێت. بەراوردێک لە نێوان یەهودیەت و مەسیحیەت و ئیسلام لەژێر ڕۆشنایی ئەم ئایەتەدا. ئەو گەلەی حەزرەتی مەسیحیان بۆ ڕەوانەکرا بوو، کۆمەڵگەیەکی زۆر مادی بوون. حەزرەتی مەسیح بە مەبەستی چاکسازی لەم کۆمەڵگایەدا هاوڕێ لەگەڵ پەیامێکی معنەوی و ڕۆحیدا دەرکەوت و بۆ چوونی مادی ئەوانی ڕێک و ڕاست کردەوە. ئەو کۆمەڵگایانەی موشریکی و بتپەرستیان ڕاستەوخۆ لەسەر بناغەی دینێک بنیاد نابێت و تێیدا سوودیان لە ناونیشان و سیمبولی دینی وەرگرت بێت، قوتاربوونیان لەم بیر و بۆچوونە دینیانە و وەرگرتنی بیر و بۆچوونێکی نوێی ئاینی لەلایەن شتێکی تا بڵێ دژوارە. حەزرەتی مەسیح لە کۆمەڵگەیەکی لەم شێوەیەدا ماددەپەرستی ڕێککردەوە و دەرگای لەسەر مێتافیزیک کردەوە و لە هەمان کاتدا و بە یارمەتی وەحی ئاسمانی و بەبێ ئەوەی دووچاری کورتڕەوی و زیادڕەوی ببێت هاوسەنگی لە نێوان ماددە و ڕۆحدا دامەزراند و بەمەش ئەم بربەستە سەختەی تێپەڕاند. ئەوەندە هەیە شوێنکەوتوانی لە دوای ئەو نەیانتوانی پارێزگاری لەم هاوسەنجیە بکەن، لەبەر ئەمە بە تێپەڕبوونی کات بە هەموو هێزیان ڕویان لە معنەویەت کردووە و بە تەواوەتی ئینکاری ماددەیان کردووە. وەکو قورئانیش ئاماژەی بۆ دەکات، ئەوان ڕەهبانیەتیان لەسەر خۆیان فەرز کرد و وا گومانیان برد بەهۆی ئەمەوە بەها هەرە باڵاکان بەدەست دەهێنن. بەڵێ، ئەوان بە مەبەستی بەدەستێنانی ڕەزامەندی خوا شتانێکیان داهێناوە کە لە ڕۆحی دیندا نەبووە و پاشان دواتر خۆیان ڕادەستی ئەو شتانە کردووە کە دایان هێناوە و لە ژێر قورسایی ئەمانەشدا لە بنەچەی دینەکە دوورکەوتونەتەوە. لە حاڵێکدا چێژ و لەزەتە حەڵاڵەکان هەم سەر و زیادن بۆ چێژوەرگرتنی ئینسان و هەم پێویستیشن. ژیانی خێزانی و ماڵ و منداڵ سەبارەت بە ئادەمیزاد پێویستی ژیانن. بەشێک لەوان لەم مباحە خۆیان بە دوور گرتووە و لە ئەنجامیشدا بێ ئەوەی بە خۆیان بزانن ژیانیان بە دیوە چەپەڵەکەی ئەم شتە لەکەدار کردووە. لە مەسیحیەتدا چەندین دەستکاری و لادان و تێگەیشتنی هەڵەی لەم شێوەیە بوونیان هەیە. بۆ نمونە لە ئینجیلدا ئاەتێکی لەم شێوەیە هەیە: ئەگەر زلەیەکیان لێدایت
ڕوود بسوڕێنە با لەلایەکەی دیکەشت بدەن. دەکرێت لەم ڕۆژگارەی ئەمڕۆماندا ئەم مانایە سوودی لێوەربگیرێت. ئەمە تا ئەندازەیەک لەو گوزارشتەی خۆمان دەچێت کە دەڵێت بەرامبەر بە لێدەر بێدەست و بەرامبەر بە جنێودەر بێزمان بە. بەڵام ئاشکرایە ئەوەش هەڵەیە کە خەڵکی سەر بۆ ستەم و ناحەقیەکان دابنەوێنن، چونکە ستەمکاران هەرگیز لە ستەمکردن تێر ناخۆن. ئەو سەردەمەی کە مەسیحیەت تێیدا دەرکەوت لە بەرچەندین فشار و پەستانی جۆراوجۆر بە تەواوەتی دەرفەتی گوزارشتکردنی لە خۆی بۆ هەڵ نەکەوت. سەرەتا بەرامبەر ئەم فشار و ستەمانە فکری وەڵام نەدانەوە لەواندا جێی خۆی کردووەتەوە و دواتریش وەکو بەشێکی سروشتیان لێ هاتووە. لە درێژەی ئەم بیر و بۆچوونەدا جەنگ نەکردن و بەرگری لە خۆ نەکردن و هەر چێشیشیان بەرامبەر بکرێت و پشتاڵکردن لە چێژە دنیاییەکان و قبولکردنی ژیانێکی ڕەهبانیان وەکو دیسپلینی ژیانیان هەڵبژاردووە. کەچی کاتێک تەماشای ڕنگدانەوەی ئەم دەستورانە دەکەین لە ژیانی کرداریاندا دەبینین هێندە پڕشنگدار نین و لەگەڵ دەستورەکەدا ناگونجێن، چونکە بەداخەوە دەبینین کە ئەمڕۆ ئەوان لە زۆرجەی دنیادا بە پێچەوانەی ئەم دەستورانەوە کە بۆ خۆیان هەڵبژاردووە لە پێناو بەدەستێنانی نامەشروعی پێداویستیە سروشتیەکانی مرۆڤ و تێرکردنی هەستەکاندا چەندەها جەنجی خوێناوی وایان ئەنجام داوە کە هەتا ئەم سەردەمەش درێژ دەبنەوە و بوون بە هۆکاری مردنی ناحەقی چەندەها ئادەمیزاد. ئەو جوڵانەوە چاکسازیەی کە حەزرەتی عیسا لە کۆمەڵگەیەکی ماتەریالیستیدا پەیڕەوی کردووە هەمان ڕێگەی بۆ هاتنی تابلۆی شانازی مرۆڤایەتی خۆش کردووە کە هەر خۆی مژدەی هاتنی داوە. بەڵام وەکو پێشتریش ئاماژەمان پێدا شوێنکەوتوانی لە دوای خۆی بە تەواوەتی ئینکاری فیزیک و مادەیان کردووە. ئەم ئاەتە دوور و درێژەی سەرەوە کە لە کۆتایی سوورەتی فەتحدا هاتووە تیشک دەخاتە سەر ئەم لایەنە. لێرەدا دەمەوێت چەند حەقیقەتێک لەسەر ئەم ئاەتە عەرز بکەم. ئاەتەکە بە محەممەد ڕەسوول الله دەست پێ دەکات. ئەم ئاەتە جەخت لە پێغەمبەریەتی حەزرەتی محەممەد دەکاتەوە، بەڵام چونکە لە زۆرجەی دیکەدا بە دوور و درێژی ئەم ڕاستیە شیکراوەتەوە لێرەدا تەنها بە کورتی و پوختی هێنراوە. لەم ئاەتەدا قورئان زیاتر سەرنجەکان بۆ لای کەسانی چواردەوری پێغەمبەرمان ڕادەکێشێت و لە شێوەی سیفەت و گرۆهی جۆراوجۆردا لایەنە مادی و معنەویەکانیان پێشچاو دەخات. محەممەد ڕەسوول الله ڕاستیەکی زۆر گرنگە، لەبەر ئەوە هەروەک بەدیع الزەمانیش لە مەکتوباکەیدا ئاماژەی بۆ دەکات. سعدی دەفەرمێت بەبێ وتنی محەممەد ڕەسوول الله ڕێی سەلامەتی مەحاڵە. نەجیب فازڵیش وەکو ئاماژەیەک بۆ ئەم ڕاستیە پاسکال بە گەشتیارێک دەچوێنێت کە بەڕاکردن بەرەو مینایەک دەچێت. بەڵام چونکە محەممەد ڕەسوول الله ناڵێت فریای کەشتیەکە ناکەوێت. بەڵێ هەر کەسێک ناگات بە حەزرەتی محەممەد سەختە بە کەناری سەلامەتی بگات. با ئێستا بگەڕینەوە سەر ئەو لایەنەی ئاەتەکە کە پەیوەندی بە باسەکەمانەوە هەیە. کەسێک بە هاودەمی پێغەمبەر گەیشت بێت مانای وایە بە هاودەمی خوش گەیشتووە. لەمڕۆوە هاودەمی لەگەڵ پێغەمبەرماندا لە جیهانی جیسمانیەت و خەلقدا لە هەمان کاتدا بریتیە لە سێبەری هاودەمی خوایی لە جیهانی ئەمردا. دەستەواژەی والذینە معەهوی ناو ئاەتەکە باز لە هاودەمی و پێکەوەبوونێکی لەم جۆرە دەکات. دواتریش دێتە سەر باسی تایبەتمەندیەکانی ئەوانەی بەم ئاسۆیە گەیشتون. یەکێک لەم سیفەتانە بریتیە لەوەی ئەوان ئەشیدداء عەلە الکوفارن، واتە توندوتیژن بەرامبەر بەو کەسانەی کە توانە و لێهاتنی باوەڕهێنانی ناوناخی خۆیان کوێر دەکەنەوە و هەموو ئەو بەڵگانەی کە بوونی خوا ڕادەگەیەنن بە درۆ دەخەنەوە و ئینکاری دەکەن و هەوڵی کوژاندنەوەی ئەو مەشخەڵە دەدەن کە خوا دایگیرساندووە. سیفەتی دووهەمیان بریتیە لەوەی ڕوحەماء بەینەهم، دواتریش لە وەسفیاندا دەفەرمێت تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا. کەواتە ئەوان بەدانانی سەر لەو ئاستەدا کە قاچەکانی تێدان وەکو حەڵقەیەکی خڕیان لێهاتووە و بەمەژ نزیکترین پێگەیان لە خواوە دەستەبەر کردووە. لە هەمان کاتدا ئەوان هەموو شتێکیان بە فەزلی خوا دەزانن. خۆی دەخۆیدا ئەو شتەش کە ئەوان لە دەرەنجامدا دەیانەوێت تەنها و تەنها ڕەزامەندی خوایە. سيماهم في وجوههم من أثر السجود
ذلك مثلهم في التوراة تەورات کتێبێکە بۆ حەزرەتی موسا دابەزیوە، بەڵام دواتر دەستکاری کراوە و تا ئەندازەیەکی زۆر لە بری هودا هەوا و لە جێ ڕۆحماددە لە خۆ دەگرێت. کاتێک لە تەوراتدا باسی ئومەتی موحەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم دەکرێت، لایەنە معنەوی و مێتافیزیکیەکانیان پێشچاو دەخرێت. لەلایەکی دیکەوە ومەثەلهم فی الئینجیل کە زەرع ڕوەک و سەوزایی لە تۆوە دێتە مەیدان و شتێکی مادیە. تۆ و جەستەیەکە و چەشنی گرەی ژیانی ناو هێلکە و تۆوی ئینسان پرۆگرامی ژیانی لەسەردا بەزێنراوە. ئەخرەجە شەتئەش هەر مادەیە، لە وشەی شەتئەدا هەروەک دەرکەوتنی پێکاتەیەکی مادی هەیە، جۆرێک لە مۆسیقاش خۆی حەشارداوە. لێرەدا هەموو وشەکان بە جۆرێک هەڵبژێردراون کە وشەی کامڵ ناتوانێت وەسفیان بکات، بە جۆرێک وەکو دار و خەتەکانی نەخشێک بەناو یەکدا چوون. فەئەستەغلظ لێرەشدا بابەتەکە بە دەوری تەوەرەی ماددە دەسوڕێتەوە، چونکە مەبەست لێی بەهێزبوون و ئەستوربوونی مانا و ڕۆح و مێتافیزیک نییە. فەئەستەوە بریتیە لە بەرزبوونەوە و ڕازبوونەوەی پێکاتەیەکی مادی. عەلا سووقێ ساقی مرۆڤ قاچەکانیەتی، بەڵام ساقی ڕوەک قەدەکەیەتی. یعجب الزوڕاع واتە تەنانەت ئەو کەسەش کە تۆوەکەی وەشاندووە کاتێک بەو جۆرە دەیبینێت سەرسام دەبێت. لیەغیظە بهم الکەفار ئەوەش کە سەرنجەکان ڕادەشێشێت و هەستی بەرز نرخاندن و دەهشەت و ترس دەخاتە دڵی خەڵکەوە، هەمویان شتانێکی وان کە وابەستەی ماددەن. ئەگەر سەرنج بدرێت ئەو تایبەتمەندی و شوپاندانەی کە لە ئینجیلدا هاتوون لە ڕووی فکریەوە ڕنگدانەوەی بۆچوونێکی تەواو مادین و هەموو شتەکان لایەنە دیار و بەرجەستەکانیان پێشچاو دەخرێن، بەڵام ئەو حەقیقەتانەی کە لە تەورات داهێنراون هیچیان شتانێک نین کە بەدەست بگیرێن و بەچاو ببینرێن و مامەڵەی ئەزموونی مادیان لەگەڵ بکرێت. ئەمانە هەمویان کۆمەڵێک چەمچی معنەوی وەهان کە ئادەمیزاد بەرەو جیهانی ئەمر و حەقیقەتە پەتیەکان هەڵدەنێن. ئەم خاڵە وردە لەو سۆنگەیەوە کە دەرخەری پێگەی حەزرەتی مەسیحە زۆر گرنگە. حەزرەتی مەسیح ئەرچی ڕێککردنەوەی ماددەگەری یەهودیەتی لە ئەستۆ گرتبوو. کەسێک کە ئەرچێکی لەم جۆرەی پێدراوە مەرجە توانە و لێهاتنێکی وەهای پێبەخشرا بێت کە لە ئاستی ئەرکەکەی دابێت. ئەوەتە حەزرەتی عیسا لە خێزانێکی زۆر باشدا پەروەردە بووە. لە بابەتی پەروەردەکردنیدا مەحاڵە کەسێکی باشتر لە حەزرەتی مەریەم نیشان بدرێت. قورئان کاتێک لە جێگا جۆرا و جۆرەکاندا گوزارش لە کەسایەتی حەزرەتی مەریەم دەکات، وشەکان لە شوێنی زۆر تایبەتی خۆیاندا بەکاردەهێنێت و بەمەش تایبەتمەندی ئەو دەردەخات. ئەم ئافرەتە مەزنا هێندە ڕێز لە پاکداوێنی خۆی دەگرێت کە لە بەرامبەر مەلائیکەتەکەشدا هاوڕێ لەگەڵ ترس و ئەندێشەدا هەڵلەرزیوە. دایکی حەزرەتی مەریەم نەزری کردووە و وتویەتی: خوایە گیان، ئەگەر منداڵێکم بدەیتێ نەزری پەرستگای دەکەم. بەڵام کاتێک منداڵەکە کەس دەرچووە بەدەمخەم و پەژارەوە وتویەتی: من چاوەڕێی منداڵێکی کوڕ بووم تا نەزری پەرستگای بکەم. بەڵام لەبەر ئەوەی منداڵەکە پێش لە دایک بوون نەزری پەرستگا کراوە، سەرەڕای هەموو شتێک نەزرەکە جێبەجێ کراوە. حەزرەتی مریەم لە ژینگەیەکی لەم جۆرەدا پەروەردە بووە کە لێوان لێو بووە لە معنەویەت و تیایدا هەتا سەر ئێسقان واریداتە ئیلاهیەکانی هەڵمژیوە. دواتریش بە شێوەیەکی نائاسایی و سەر و هۆکارەکان سکپڕ دەبێت بەو حەزرەتی ئیسایەی کە هەڵگەری فەرمانبەریەکی جیاوازە. بە کورتی حەزرەتی مەسیح لە دایکێکی لەم جۆرە هاتووەتە دنیا کە ژیانی پڕ بوو لە شتانی نائاسایی و وەکو مرۆڤێک کە ڕۆحی بە تەواوەتی گەورە بووە لە ژێرچەتری پارێزگاری و چاودێری خوادا گۆش بووە، چونکە لە بەرامبەریەوە کۆمەڵگایەکە بوون کە لە دێر زەمانەوە ماددەپەرستیان وەک دین لێکردووە و کۆمەڵێکی وان کە ڕووخاندن و تازەکردنەوە و گۆڕانیان هەتا بڵێیت سەخت و قورسە، و ئەو بە درێژایی ژیانی لەگەڵ ئەم کۆمەڵگایەدا لە ململانێدا بوو. کاتێک حەزرەتی عیسا وەک پێغەمبەرێک نێررا بەتوانە و لێهاتن و بەهرەیەکی وەها پڕچەکرا بوو کە خەڵکیە و سەردەمە تێر بکات و بە موعجیزەکانی وەک هاتنە دنیا بە بێباوک و زیندووکردنەوەی مردوو، چاکردنەوەی نەخۆشان و بەخشینی شیفا بە نەخۆشیە بێچارەسەرەکان ئەو مادەیەی تەفروتونا کرد کە وەکو بتی پەرستراوی لێکرا بوو و بۆچوونێکی تەواو ماتەریالیستی ڕێک و ڕاست کردەوە و ڕێگاکانی بۆچوونی معنەوی و ڕۆحی کردەوە و بەم جۆرەش
ڕێی بۆ هاتنی تابلۆی شانازی مرۆڤایەتی خۆش کرد. بێگومان ئەو پێغەمبەرە مەزنەی کە دوای ئەم دوو پێغەمبەرە دەهات و خاوەنی مەقامی جەمع بوو، چەشنی ئەوانی پێشخۆی وەکو پێداویستێکی فەرمانبەریەکانیان هەندێک بابەتی تایبەت بەکات و ئومەتی خۆی بەرمەبنای پێداویستیەکانی هەل و مەرج و ڕۆژگار گۆڕی و لەو پارچە جۆرا و جۆرانەیشەوە کە سەر بە یەک گشت بوون، واتە لە مەشرب و مەزاقە هەمە جۆرەکانەوە ڕێگایەکی ڕاستی دەرهێنا. ئەوەندە هەیە ئەم شتانەی کە دەرهێنراون لە بنەڕەتدا دیسان دەچوونەوە سەر ئەو دوو پێغەمبەرە و کتێبە پیرۆزەکانیان. الله أعلم بالصواب.